زیادەڕەویکردنە سەر مڵکی گشتی و دروستکردنی خانوو بە شێوەیەکی زیادەڕۆ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دیاردەیەکە ساڵ لە دوای ساڵ ڕووی لە زیادبوون کردووە و نە پرۆژەکانی نیشتەجێبوون و نە هیچ کام لەو پرۆژانەی بۆ کەمکردنەوەی کرێی نیشتەجێبوون ئەنجام دراون نەیتوانیوە پێش بەم دیاردە زیادەڕەویانە بگرن. جێگری پارێزگاری هەولێریش دەڵێت ئەو شوێنانەی کە بە نایاسایی دروستکراون بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2019 مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و بە چەند مەرجێک کە بۆیان دانراوە تاپۆ دەکرێن. بەڵام ئەو شوێنانەی مەرج و ڕێنمایەکان نایانگرێتەوە بەپێی مادەی 3 ساڵی 2008 مامەڵەیان لەگەڵدا دەکرێت و ڕێگەیان پێنادرێت. بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2008 مامەڵای لەگەر دەکرێتن کە ئیجرات لەگەر هەر سەرپێچی کارێک دەکرێتن کەەوە سەرپێچی بکاتن بەسەر زەوی کشتتوکاڵبی یان زەوی میری بیتن وەک وەزارەتی مالیان لەسەر زەوی با بڵێن وەزارەتەکانی تربی وەزارەتی ئەوقاف بێ یان لەسەر زەوی شارەوانی بێتن یان لەسەر خەدەمات بێت لەسەر مەبانی عامە بێ ئەوانە هەمووی بەپێی ئەو یاسایە مامەڵی لەگەر دەکرێت بۆیە هەوڵدان بۆ دروستکردنی زێدەڕۆی بەپێی ئەو یاسایە مامەڵی لەگەر دەکرێت ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن و ڕێگاشی پێ نادرێت کە ئەو کەسە ئەو زێدەڕۆی دروست بکات. لە هەمان کاتیشدا ئێمە یاسای ژمارە 3 ساڵی 2019مان هەیە بۆ بەناوکردنی ئەو زێدەڕۆیانەی کە دروستکراون وەکو خانی سەکەن. بۆ نمونە کەسێک خانوویش لە شوێنێک دروستکرد لە کۆمەڵگایەک لە سنووری ناحیەیەک لە سنووری شارەوانیەکە یان لە قەزایەکە لەناو مرکزی شارە بەپێی ئەو یاسایە کە چەند ڕێنمای ئەوە چ تێدایە شروطێک تێدا و ڕێنمایی تێدایە کەوا دەبێت پەیڕۆ بکرێت و مەرجی تێدایە بەپێی ئەو مەرجانە خاوەنی ئەو زێدەڕەویە خانووەکەی لەسەر تاپۆ دەکرێتن بە مەبلەغێک پارە بەرامبەری وەردەگیرێتن لە هەمان کاتیشدا چەند میکانیزمێکی هەیە کە ڕووبەرەکەی دەبێت چەند بێ لە قەزایەکان بە چ شێوەیەکە لە ناحیەکان بە چ شێوەیەک دەبێت لە مەرکەزی شار بە چ شێوەیەک دەبێت. ئابووری ناسێکیش دەڵێت بەشێک لەو هاوڵاتیانە بەهۆی هەژاری و کەم دەرامەتیەوە ڕوو دەکەنە دروستکردنی خانووی تەجاوز و بەشێکی تریش بۆ دەستخستنی داهات و سەرمایە بازرگانی پێوە دەکەن. بەداخەوە لە ماوەی ساڵانی 2006ەوە تا ئێستا و چەند کابینەی ڕابردوودا دوای ئەوەی یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەبوو دەستەی وەبەرهێنان یا باڵی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان زیاتر بەداخەوە 180 لە ڕابردوودا لە بواری وەبەرهێنانیان لە بواری خانوبەرە بووە نیشتەجێکردن بووە کە دەوایە لە ئێستادا کەرتی نیشتەجێکردنیە خانوبەرە ئەو کێشەیەکە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی شوێنی نیشتەجێبوون و کرێ نەبە دەوایە بەڕێژەی 100% چارەسەر بووە نەگەل ئەوەی کە لە ئێستا هەیە وەیە خەڵک ئەگەر سەیری دەکەن دەبینین خەڵک بۆچی ئەو ڕێگایانە دەگرێت چەند ڕێگایەکە ڕێگای لەوانە کە خەڵکەکە لە بۆی تا ئێستا کێشەی گرفتی نیشتەجێبوونی هەیە و هیچ ڕێگایەکی سەرچاوی داهاتی نیە بۆی بچێ لە شوقەیەک یا لە شوێنی نیشتەجێبوون بە بڕپارێکی کەمیش بێ بچێتە ئەو شوێنە لە هەمان کاتە ڕێگایکی دیکەی خەڵکانێکی دیکە هەنا وەکو بزنس بەکاری دێنەوە کەسانێکن بێگومان ئەو کەسانە ئەو زەویانە داگیر دەکەن و دەبێت کەسی زەبەلاح و کەسانی دەسەڵاتداریان لە پشداوێ ئەگەنە کەسێکی کەم دەرامەتی داهات سنوورداری یا سەرچاوی داهاتیار نییە ناتوانێت کەسێکی لە پشت نەبێ بچێ خانووی تەجاوز بکرێت تەجاوز کاتە سەموڵکی گشتی. لە کاتێکدا پاساوی دروستکردنی یەکەکان نیشتەجێبوون بە شێوەیەکی زیادەڕۆ لەلایەن بەرپرسان و هاوڵاتیان بەهۆی هەژاری و کەم دەرامەتیەوەیە هاوکات لەلایەن بەرپرسانی حزبی و حکومی و کەسانی دەستڕۆیشتوو لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان هەزاران دۆنم زەوی کوشتتوکاڵ و مڵکی گشتی بە زێدەڕۆیی و نایاسایی دەستیان بەسەر داگیراوە و باخ و ڤێلای گرانبەهایان تیادا دروست کراوە. هەر بۆیە هەر جۆرە ڕێخستنەوەیەکی تەجاوز بەبێ دەستبردن بۆ بەرژەوەندی کەسانی دەستڕۆیشتووی حزبی و حکومی بانگەشەکانی چاکسازی و چەسپاندنی دادگەری دەبنە تۆڕی جاڵجاڵۆکە و تەنها لاوازەکانی پێوە دەبن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.